بەڕێ لە ژێر فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بە دانانی ڕێگەچارە یاخود میکانیزمێک بۆ ڕێگریکردن لە ڕووداوەکانی خنکان ئەویش لەگەڵ هەماهەنگیکردن لەگەڵ ئەو فەرمانگانەی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە بە تایبەتی ئەو شوێنانەی کە شوێنی گەشتیارین دەبێت لەوێ کۆمەڵە ڕێنمایی هەبێت سەبارەت بە ڕێکارەکانی پاراستنی هاوڵاتیان لە خنکان و کەمتربوونەوەی ئەو ڕووداوە نەخوازراوانە دەمانەوێت گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ مەریوان حەسەن بەڕێوەبەری وەڵامدانەوەی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ بەخێر هاتن تەکەین کاک مەریوان بەخێر بێ ماوەیەک لەمەوبەر کۆبوونەوەیەک لە وەزارەتی ناوخۆ ئەنجام درا بۆ ئەوەی کە بڕیار بدێت لەسەر کۆمەڵێک ڕێنمایی یاخود کۆمەڵێک چارەسەر بۆ ئەوەی کە ئەم ڕووداوانە کەمتر ببنەوە بۆ خۆتان دەزانن کە ماوەیەک لەمەوبەر چەندین حاڵەتی لەو شێوەیە هەبوو بە درێژایی ساڵیش لە وەرزی گەشتیاری زیاتر ئەم حاڵەتە دووبارە ئابێتەوە ئەو بڕیارانە دران چی بوون بۆ هۆیەوەی کە کەم بکرێتەوە کارەساتەکانی خنکان؟ دەستان خۆش بێ زۆر سپاس بە هیواین کەسی تر لە ئەودا نەخنکێ هیچ خێزانێک ڕۆڵەکانیان دەست نەدەن بەڵام بەداخەوە ئەمە بابەتێکی جیهانیە ئێمە ناتوانین بڵێن خنکان لە ئەودا ناهێڵین یاخود یەکجاری کۆتایی پێدێ بەڵام هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کەمترین کەس گیانی بکاتە قوربانی لە ئەودا لە کاتی مەلەکردن وەکو جەنابتان باستان کرد لە 25 حوتی 2023 کە هاوکاتە بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خنکان لە ئەودا لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی وەزیری ناوخۆ کۆبوونەوەیەکی باڵای ئەنجامدا بە ئامادەبوونی بەڕێزان وەزیری تەندروستی سەرۆکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگە هەروەها دەستەی گەشت و گوزار ناوەندی هاوبەشی مانگی قەیرانەکان فەرمانگەی میدیا و زانیاری و فەرمانگەی هەماهەنگی بە دواداچوون و بەڕێوەبەرایەتەکانی بەرگری شارستانی ئامانج لەو کۆبوونەوەیە چەند خاڵێک بوو و ڕاستپاردنی لایەنەکان بوو بۆ ئەوەی لەسەر دوو تەوەرە باشتر کارەکان سڕ بکەنەوە یەکەم هەڵسەنگاندن و دیراسەکردنی هۆکارەکانی ئەم خنکانە چییە بۆ خەڵکێک بەم جۆرە دەخینچێ هەروەها ئیجراعات چییە بۆی لایەنەکان کاری جدی بکەن و لایەنەکان ڕاستپێرن بە جۆرەی پسپۆڕی کارەکانیان کار بکەن و کاری هاوبەش و تیم بکرێ هەر لەو چوارچێوەیە ڕاستپاردەکان ئاراستی چەند وەزارەت و چەند لایەنێکران یەکێک لەوانە ناوەندی هاوبەشی مانگی قەیرانەکان لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری و فەرمانگەی هەماهەنگی بە دواداچوون دەستەی ژینگە و گەشت و گوزار و بەرگری شارستانی کۆمیتەیەکی هاوبەشمان دروست کردووە بەندەوەکو سەرۆکی ئەو تیمە کار دەکەین بۆ ئەوەی کۆمەڵێک ئیجراعات بگرینە بەر ژمارەی ئەم قوربانیانە چۆن بتوانین کەمی بکەینەوە چۆن بتوانین ڕێگری لێ بکەین یەکێک لەوانەیە کە ئێمە کار لەسەر دەکەین کۆمەڵێک تابلۆی هوشیاریە کۆمەڵێک ڕێنماییە لە شوێنە گەشتیارەکان بڵاوی دەکەینەوە هەتا وەکو خەڵکی بزانن لەکوێدا مەلەکردن قەدەغەیە و لەکوێدا مەلەکردن ڕێپێدراوە بەڵێ ئەمە لە کاتێک پێشتر هەبوو ئەمەی کە ئەمڕۆ چالاکێشکراوە درێژە پێدەری بەڵێ بێگومان ساڵانێک کە ئەم بابەتە ئەم پرسێکی جددیە لای حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەکانی بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی شوێنەکانیان دەستنیشان کردووە تابلۆی قەدەغەیان لێداوە بەڵام هەروەک وتمان هەڵبەتە کۆمەڵە کەسێ سەرپێچی دەکات سەرکێشی دەکات بەو ڕێنمایانە پابەند نابێ بۆیە ئێمە لەسەر دوو تەوەرە کارمان کردووە تەوەرەی یەکەم بەرزکردنەوەی وشیاری خەڵک لە کەناڵەکانی ڕاگەیاندن لەو قەنەواتانەی کە ڕۆڵیان هەیە داوامان کردووە نووسراوێک ئاراستەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بکرێت ڕۆڵی مامۆستایانی ئاینی زۆر گرنگە لەم کاتەدا لەبەرەوەی ئێمە دەزانین کاریگەری مامۆستایانی ئاینی لە وتارەکانی جمعەدا دەورێکی گرنگی هەیە کە خەڵک وشیار بکاتەوە تۆ نابێت سەرکێشی بە ڕوحی خۆت بکەیت نابێت قاتلی نەفسی خۆت بی نابێت گیانی خۆت بکەیتە قوربانی لە شوێنێک کە حکومەت پێت دەڵێ قەدەغەیە لێرە مەلەوانی بکەیت بەشی دووەمی کارەکانی ئێمە بریتە لەوەی کە ئیجراعات بکرێ یعنی ئەگەر هاتو تۆ وتر لێرە مەلەوانی قەدەغەیە کەسێک مەلەوانی کرد چۆن ئیجراعات دەکەی ئێمە وەکو ئەو لیژنەی خۆمان کە ناوم هێنا لەو لایەنە پێکات بوو کۆمەڵ ڕاستپاردەمان بەرز کردەوە بۆ وەزارەتی ناوخۆ هەندێکیان پێداچوونەوەن و هەندێکیان بەڕاستی سزادان و سەرپێچی پێش ئەوەی بچینە سەر سزادانەکان و سەرپێچەکان زای بە شێوە مامەڵە لەگەڵ تەنانەت ئەو شوێنانی کە کەپری گەشتیاری لێ و خاوەن شوێنە گەشتیارەکانشە پێش هەموو شتێ با بزانین کە ئەو پلانی کە ئێستا ئێوە کاری پێ دەکەین و ئەم ڕێنمایانەی لەسەر دەرکراوە و پلانتان بۆیان داناوە تا چەندێک توانیوێتی ئەم ڕووداوانە کەمتر بکاتەوە بۆ پێ و ئامارانی کە لەلاتانن ئەو کارانەی کردوتانە تایەکو ئێستا ئەنجامەکەی چی بووە؟ سەراحەت من ناتوانم ئێستا بڵێم بزەبت لەم چەند ڕۆژە کاریگەریەکانی چەند کەم بووەتەوە ئەوە پێویستی بە کاتە تەمەنا دەکەین کە هیچ حاڵەتێکی دیکە خنکان ڕوونەدا بۆ ئێمە یەک حاڵەتی ڕوودان و یەک حاڵەتی خنکان زۆرە ئەوە گیانی کەسێکە ژیانی خانەوادێکە فەوتێ ئێمە هەموو هەوڵێکمان دەخێنە گەر بەدابینکردنی پۆلیسەکانی بەرگری شارستانی بەو تابلۆیانە بە هەڵمەتەکانی وشیاری کە هیچ حاڵەتێک دووبارە نەبێتەوە بەڵام بۆ ئەوەی بزانین
کاریگەری ئەم هەڵمەتە چی دەبێ بەڕاستی پێویستی بکاتە هەتاوەکو ئێمە لە نزیکەوە چاودێری بکەین حاڵەتەکان نزم بوون زیادیان کردووە بەڵام تۆ تەمەنا دەکەین کە نەمێنێ و هەروەها بتوانین ڕێگری لێ بکەین. باشە بەو پێی کە ئەو گەشتیارانی ڕوو دەکەنە هەرێمی کوردستان هەموو گەشتیاری ناوخۆی هەرێمی کوردستانی گەشتیاری خوارو و ناوەڕاستی عێراقیشی تێدایە و هەندێک جاریش گەشتیاری بیانی ئیتر لە وڵاتانی دراوسێەوە چۆن کارتان کردووە بۆ ئەوەی کە ئەو گەشتیارانی دێنە ئێرە بە زمانی ئەوان ڕێنمایەکان هەبێت بەشێوەیەک بێت کە ئەوانش بتوان سوودی لێوەربگرن بە تایبەتی ئەوان ناشارەزان لە ناوچەکە ئەوەیشی کە هاوکارانمان باسیەکەن کەمتر خەڵکی ناوچەکە دەخینکێن زیاتر ئەو گەشتیارانن کە نامۆن بە ناوچەکە سەرجەم ئەو تابلۆیانەی کە ئێمە دیزاینمان کردووە و کارمان لەسەری کردووە بە هەر سێ زمان ئامادەکراون زمانی کوردی زمانی عەرەبی زمانی ئینگلیزی بەشێک لە تابلۆیەکان لە هەمان تابلۆ بە هەر سێ زمانە بەشە لە تابلۆیەکانی تر هەر بە تەنیشتێکەوە دانراون تابلۆیەکی زمانی کوردی یەکیان عەرەبی یەکیان زمانی ئینگلیزی تابلۆکانی ئێمە خۆیان لە چوار جۆر دەبینەوە حەز دەکەم لێرە هەر باسی بکەم وەکو هەڵمەتێکی وشیاری بەشێک لەو تابلۆیانە کە زۆرترینیانن ئەوەیە کە مەلەوانیکردن قەدەغەیە لەبەرەوەی لە بەپێی هەڵسەنگاندنەکانی بەڕێوەبەراتی بەرگەری شارستانی هەموو ڕووبارەکان و زەیەکان لە کوردستان بۆ مەلەکردن ناشێن یعنی ئەوە بڕیارێکی مطلقە کە نابێ مەلەی تێدا بکرێ بۆیە ئێمە لەو شوێنانە تەنها ئەو تابلۆیدا دەنێن کە مەلەوانی قەدەغەیە هیچ تابلۆیەکی تر بۆ وشیارکردنەوە دانانەی لەبەرەوەی کە دامان ناواتە مەلە بکەتەوە وشیار بە ئێمە ئەویان تەنها مەلەوانی قەدەغەیەدا دەنێن لەو جێیانەی هەندێک شوێنی تر هەیە کە دەکرێ لەژێر چاودێریدا مەلەی تێدا بکرێ ئێمە سێ ڕێنمایی دیکەمان داناوە یەک لەو ڕێنماییانە ئەوەیە کە لە کات و لە پێشی مەلەکردن خواردنەوە کە هولەکان قەدەغەیە ئەمەش ئیجراعاتی بۆ دادەنرێ تیمەکانی پشکنینی ئەو کەسانی کە دەزانن مادەی هۆشبەر بەکارهێناوە بە شێوەیەکی عەشوایی دەتوانن سەردانی سەرنگاکان بکەن ئەو کەسانی کە دەیانوێ مەلە بکەن تێز بکرێن ئایا مادەی کە هولیان بەکارهێناوە یاننا چونکە بەشێک لەوانەی گیانیان بۆتە قوربانی بەداخەوە هۆکارەکەی ئەوە بووە یەکێک لەو تابلانەی کێمە کارمان لەسەر کردووە ئەوەیە کەسێک دانیشتووە گەشتیارە دەبینە کەسێک تر لە ئاودا خەریکە دەخینچیە ڕۆڵی ئەم چییە ئەو کەسێک کە دەبینێ کەسێک خەریکە دەخینچیە ئەرکی لەسەر شانە گرنگترینشت ئەوەیە کە نابێ خۆی فرۆداتە ناو ئاوەکە چونکە خۆ فرێدانە ناو ئاو بۆ ڕزگارکردنی جانی کەسێک جانی خۆت دەکەیە قوربانی لەو حاڵەتانە تیمی فریاگوزاری لەوێ ئامادە هەیە لەو شوێنانە تیمەکانی بەرگەری شارستانی ئامادەن بەڵام ئەوەی جێگای داخی ئێمە ناتوانین مەتر بە مەتر و بز بە بستی ئەو ئاوانە ئێمە خەڵک دابنێ لەبەرەوەی بە چەندەها کیلۆمتر ئێمە درێژایی ڕووبار و زێمان هەیە ئێمە دەتوانین چی بکەین تابلۆ دابنین خەڵک وشیار بکەینەوە تیمەکان بەرگری شارستانی بە شێوەی تەناوب ینی لەو ناوچەی هەبن هەروەها لەسەر جەم تابلۆکان ژمارە 115 لێدان دراوە کە بە زووترین کات ئەگەر خدا نەخواستە حاڵەتێک هەبێ ئەوان دەگەنە ئەو شوێنە بەڕێز مەریوان چونکە زۆر کاتم کەم ماوە و پرسیارێک ما بوو کە وتم لە بەڕێستانیەکەم ئەویش سزاکانە چ جۆرە سزایەک هەیە بۆ کەسانەی کە سەرپێچی ڕێنمایەکان ئەکەن ئێمە وەکو لیژنە پێشنیارمان کردووە ئێمە دەسەڵاتی ئەوەمان هەیە پێشنیار بەرز بکەینەوە داوامان لە وەزارەتی ناوخۆ کردووە هاوشێوەی کەسێک کە لە وەرزی قەدەغەدا مەلەوانی دەکا هاوشێوەی کەسێک کە لە وەرزی قەدەغەدا ڕاو دەکا یاخوددار دەبڕێتەوە هاوشێوەی ئەوانە ئەگەر کەسێک لە شوێنی قەدەغە مەلەوانی کرد سزا بدرێ لەبەرەوەی ئەم کەسە سەرپێچی کردووە و سەرکێشی دەکا بە گیانی خۆی ینی ناکرێت تۆ لە کەسێک خۆش بی کە ئامادەیە گیانی خۆی بکاتە قوربانی ئەمە بەشێکە لە سەروەتی ئەم وڵاتە بۆ ئێمە پێشنیارەمان بەس کردەوە بۆ وەزارەتی ناوخۆ تەمەنا دەکەین ئیجراعاتی پێویستی بۆ بگیرێتە بەر لە پێناو کەمکردنەوەی ئامارەکانی خنکان لە ئاودا زۆر چاکە سپاس دەکەین مەریوان حەسەن بەڕێوەبەر لە ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس